خولێکە هەرکە ناوی دەێنرێت باز لە چێژ یاریەکانی دەکرێت. کۆنترین خولی تۆپی پێیە، زۆرترین داهاتی هەیە و ململانێ و ڕکابەریەکی توند لە نێویانەکانیدا بوونی هەیە. خولی تۆپی پێی ئینگلیزی لە ساڵی 1888 لە ژێر ناوی خولی پلێشی ئینگڵتەرا دروست بوو. کۆنترین خولە لە مێژووی تۆپی پێدا. لە ساڵی 1992 گۆڕانکاری گەورە بەسەر خولەکە دەهات. ناوەکەی گۆڕا بۆ خولی نایب ئینگلیزی کە ئێستا بە پریمەر لیگ ناسراوە. پاشان خولی پلێک و پلە دوو ئینگڵتەراش جیاکرایەوە. هەروەها ڕێگە درایەنەکانی وێڵز بەشداری لە خولەکەدا بکەن. جیاکردنەوەی پریمەر لیگ ئامانجیانە گەورەکانی ئینگڵتەرا بوو تا ئەوەی خولەکە بتوانێت گرێبەستی سپۆنسەری ئەنجام دات و پەخشی تیڤی خولەکەش بفرۆشن. ئەمەش ڕێگەیەکی نایاب دەبێت بۆ زیادکردنی داهاتیانەکان و بەوەش دەتوانن ڕکابەری یانە گەورەکانی ئەوروپا بکەن. لە ئێستادا داهاتی خولی نایب ئینگلیزی لە 5 ملیار و نیو پاوەند نزیک دەبێتەوە و پێشبینیش دەکرێت لە چەند وەرزی داهاتوە و داهاتە بگاتە 6 ملیار پاوەند و بەراورد با خولەکانی دیکە پریمەر لیگ داهاتێکی زۆر زیاتری هەیە. یانەی مانچستەر یونایتد سوودێکی زۆری لە گۆڕینی سیستەم و ناوی خولەکە بۆ پریمەر لیگ وەرگرت و لە 9 ساڵی سەرەتادا 7 جار نازناوەکەی بردەوە و یانەکە گەیشتە لووتکە. یانەی لیڤەرپولیش زۆرترین زەرەری کرد. بەو پێیەی پێش دروستبوونی پریمەر لیگ 18 نازناوی خولی ئینگلیزی هەبوو، بەڵام پاش دروستبوونی پریمەر لیگ ڕێز دوای 30 ساڵ و لە وەرزی 2019 بۆ 20 نازناوی پریمەر لیگی لە سەردەمی کۆرۆنادا بەدەستهێنا. یانەی ئەرسناڵ تاکە یانەیە نازناوی پریمەر لیگی بەبێ شکست بەدەستهێنا بێت. ئەویش کاتێک لە وەرزی 2023 بۆ 4 توانی لە 38 یاریدا 26 بردنەوە و 12 یەکسان بوون بنووسێتەوە و ژمارەی شکستەکانی یەکسان بوون بە 0. لەبەرەوەش نازناوی زێڕینیان پێبەخشرا و ناویان لێنرا پاڵەوانە نەدۆڕاوەکە. لە وەرزی 2015 بۆ 2016 پریمەر لیگ پاڵەوانێکی جیاوازی بەخۆیەوە بینی کاتێک یانەی لیستەر سیتی با ڕایەنراتی کلاودیۆ ڕانێری با کۆکردنەوەی 81 خاڵ نازناوی پریمەر لیگی بەرز کردەوە. ئەمە لە کاتێکدا بوو 2 وەرز پێشتر لیستەر سیتی لە چامپیۆنشیپەوە بۆ پریمەر لیگ سەرکەوتە بوو. گۆڵکاری مێژووی خولەکە تا ئێستا ئالان شیرەرە بە تۆمارکردنی 206 گۆڵ لە 441 یاریدا. لە پلەی دووەمیش هاریکەین دێت بە 213 گۆڵ لە 320 یاریدا و تاکو ئێستاش لە یاریکردن بەردەوامە. لە پلەی سێمیش واین ڕۆنیە بە 208 گۆڵ لە 492 یاریدا. لە سەراستی نازناوەکان و لە مێژووی خولەکەشدا یعنی مانچستەر یونایتد بە 20 نازناو زۆرترین جار بۆتە پاڵەوان. لە پلەی دووەمیش یعنی لیڤەرپولە بە 19 نازناو، یعنی ئەرسناڵیش بە 13 نازناو پلەی سێمی گرتووە و مانستی و ئیڤەرتۆنیش بە 9 نازناو لە پلەکانی چوارەم و پێنجەمدان. لە وەرزی 2017 بۆ 2018 یعنی مانچستەر سیتی زۆرترین خاڵی لە مێژووی پاڵەوانێتیەکە کۆ کردەوە کە 100 خاڵ بوو. بەوەش بوونە پاڵەوان و هەر لەو وەرزەشدا با تۆمارکردنی 106 گۆڵ دووبارە مێژوویان نووسیەوە.